مێژووی ڕەسەنی میلۆدی کوردی و ئاوێتەبوونی بە وزەی نوێی گەنج، ئۆرکسترای گەنجانینەوە لە تەمەنی سێم ساڵەیدا سێمین کۆنسێرتی خۆیان پێشکەش دەکەن. لەم بەرنامەیەماندا ئەم بەهرەمەندانە دەدوێنین. بەرنامەکەم دەست پێ دەکەم بە میوانداری بەڕێزان محەممەد ماجد میوزیسیان، هێرشی عومەڕەزا ئاوازدانەر و میوزیسیان، وەلید ئەحمەد ڕابەری ئۆرکسترا، دیدار کامیل کارگێڕی ئۆرکسترا. زۆر بەخێربێن. زۆر سپاسی کاکێرشەکەین کە لەم بەرنمەیە ئامادە بوو لەگەڵمانە و پێشتر قسەمان کرد چەند تێبینی و چەند گفتوگویەکی سەرەتای هەیە بۆ بەرنمەکە و بۆ ئۆرکسترا. فەرموو. وەڵاهی من پێم باش بوو سەرەتا باسێکی بچووکی ئۆرکسترا چییە، چونکە بەرنمەکەت تەنها بۆ موسیسیانەکان نییە یا بۆ ئەو کەسانە نییە کە شارەزایان هەیە لە بواری ئۆرکسترا. من پێم چاک بوو باسێک بکەین ئەگەر مامۆستا وەلید و مامۆستا یان پێیان باش بێ. من ئەڵێم ئۆرکسترا لە هونەری موزیکدا وەک خێزانێکی گەورە وایە. ئەم خێزانانە ئامێرژەنی تایە بە تاک، ئامێرژەنی تایە بە گروپ. ئەم ئامێرژەنە تاکانە و ئەم گروپانە ئۆرکستەکە دروستەکەن. باشە ئەم تاک و گروپانە لەناو ئۆرکستراکە ئەرک و ڕۆڵی تایبەتی خۆی هەیە، بەڵام هەمویان پێکەوە جوانترین هارمۆنی دەنگ و ڕنگ دروستەکەن. باشە من بەڕاستی لەم نمایشەیە بە سوپاسەوە بۆ مامۆستا وەلید و هاوکارانی ئەم پێکاتێن بینی. ئەنجا باشە ئۆرکسترا ئەم خێزانانە چین کە یا ئەم تاکانە نچین بۆ باسێکی نەکەین. مەسەڵەن بۆ نمونە ئامێرژەنەکانی ژێداری تایە کە ژێدارەکان وەکو کەمان و ڤیۆلا و چەلۆ و کۆنتەرباز و ئەمە گروپێکن. گروپێکی کەمان هەیە پێڵێن ئامێرژەنەکانی بڵێن فودارنەوەی بە ئەژەندرێ. جا ئەم فودارانە ژەکرێ بە دوو بەشەوە، بەشێکیان ئامێرەکان لە تەختە دروست کراوە، بەشێکیان لە مس دروست کراوە، مسین. باشە سێهەمیان ئامێرەکانی ژێداری بڵێن ڕیشە کە بە ڕیشاژەندرێ، ئەوی ژۆک و گیتار و دۆمانە گەر بەکار بێ لە گروپەکە. جا گروپی پەرکەشنیشمانەیە کە ئەو ئامێرانن کە بە لێدان بە پیاکێشانە. باشە پیانۆشمان هەیە. هەموو ئەم گروپە پێکەوە هارمۆنی و شکۆی ئۆرکستراکە دروستەکەن. ئەگەر مامۆستا شتێکی ئیزافەی هەبێ لە بۆ بێگومان ئۆرکسترا گەورەترین فۆرمی گروپە با بڵین کە پێک هاتەیە، وەکو مامۆستا هێرش ئاماژەی پێکرد. پێکاتەکانی ژەوەیە کە گروپی ژێداری و گروپی فویەکان شاکرێن بە دوو بەشەوە و گروپی پیاکێشان هەیە کە پێرکەشنی پێوترێەوە. گروپێکشمان هەیە کە پیانۆ خودی خۆی بۆ خۆی کە گروپێکە. ئەمانە خێزانێک پێکێنن، هەڵبەتا بۆ هەموو بەرهەمێک هارمونیەتی خۆیان هەیە، پارتشنی خۆیان هەیە لە ژەنینە. گروپەکان جیا ئەکرێنەوە بە هەمویانەوە خێزانێکی گەورە پێکێنن، بۆیە فۆرمی ئۆرکسترا بە گەورەترین فۆرمی نێو گروپەکانە ناسراوە. نەوای ئەم ئۆرکسترایە لە دڵ و دەرونی کێداڵانی گرتووە؟ هەڵبەتا ئۆرکسترای گەنجانینەوە جارێ ئەگەر لە ناوەکەیەوە دەست پێ بکەین، نەوە مامۆستا هێرش بە تاواتی ئاشنایی هەیە لەگەڵ مامۆستا عەفوو ینی مامۆستا محەمەد. نەوا دەنگێکی موزیکیە و مەقامێکی موزیکیشە. ئەم ناوەمان هەڵبژارد هەم لە ڕۆ موزیکەکە و هەم لە ڕووی ئەوەی کە نەواش بۆ نەوەی داهاتوو گەنجی ژەگرێتەوە. پێکاتەکە هەمووی گەنجە. ئەمانەوێ خزمەتێکی ئاوازی ڕەسەنی کوردی، میلۆدی کوردی بە فۆرمێکی نوێ، بە ئۆرکسترایەکی نوێ، بە ڕوحیەتێکی گەنج پێشکەش بە جەماوەرکەین. ئەمان نوێ ئەو زین و بوونێوەیەی هەشتاکانی ساڵانی هەشتاکان و هەفتاکان جارێکی کە بە فۆرمێکی نوێ پێشکەش بە بینەران و بیسەرانکەین. و دڵنیام ئەو کارانەی کە ئەکرێ کۆمەڵە گەنجی بەهرەمەند، کۆمەڵە گەنجی لێهاتوو کە دەستڕەنگین
ئەمڕۆ هاتوونەتە مەیدانەوە، هاتوونەتە سەر ستیج، کاری زۆر ناوازە پێشکەشەکەن. وای کردووە کە بەهرەکەیان، وای کردووە کە کارەکانیان بگاتە دڵی خەڵکو و بگاتە دڵی جەماوەر و بگاتە هونەرخوازانی کوردستان. من ئیزافێ بکەم بۆ قسەی تۆ کەوتت ساڵانی هەشتاکان. بەڕاستی من ئەم بەیانیە لەگەڵ مامۆستا سەلاح ڕەوف دوێنێ لەگەڵ مامۆستا ئەنۆ قەراخی و هاوڕێیان کە لێرە بووین، باوەڕم پێ بکە ڕێک ئەو جوملەیەم ودوتم من ئەحساسی ساڵی هەشتاکانم بۆ دروست بووە لەم نمایشەیە. دەستان خۆش بێ. اینجا ببین و سەر ئۆرکێستراکە من خەونم ئەوە بوو ئیتر بە ژەندنی گیتار بێ وەک کۆڕاڵ بێ لە بەردەممە ینی براس هەبێ ئامێرە فودارە مسێکان ئێمە توانیمان تەوانەوە بە هەوڵ و تەقەڵای مامۆسایانی پەیمانگای هونەر جوانەکانە. بەسپاسەوە بەس زۆر سپاسیانەکەین دەستیان خۆش بێ. کاکە حەمە و کاکە خانی و کاکە ژێنەر بەڕاستی کارێکی زۆر ناوازیان پێشکەش کردین کە لە سەرەتایی دەستپێکی بە تایبەتی کاکەخانی و کاکە حەمە لە سەرەتای دەستپێکی و ئامێرەیان توانایەکی زۆر باش، وزەیەکی زۆر باش، لێهاتوویەکی زۆر باش، کاتیشکی زۆر کەمیان هەبووە، مەودایکی زۆر کەم، بەڵام ئیشێکی زۆر جوانیان کرد. هەموو ئەو ڕۆژانەی کە ئێمە پرۆڤەمان کردووە کە ئێمە لە پشوا بووین ئەچووم جۆم لێگرتن، هەر من دەستخۆشیم لێکردن. بەڕاستی کارێکی ناوازیان کرد، دەستیان خۆش بێ. من زۆر ناتوانم لەسەر لە نەهونەریەکەی قسە پرسیارێکی تر ئاراستی بکەم لە کاتێکی ترا من قسەم زۆر ناسنامە و فۆرمی کارکردنی ئێوە چییە و چۆنە؟ من خۆم اختصاصم کارگێڕیە لە گروپی نەواشە بەرپرسی کارگێڕی گروپەکەم. ئیتر ئەوەی لایەنە موزیکەکەی لێ دەرکەی باقیەکەی لە لای منە. هەڵبەت ئیشکردن لەگەڵ یعنی بابەتێکی هونەری زۆر زۆر خۆشترە لەگەڵ ئیجارەدانی یعنی بەشەکانی تری بەڕێوە بردن. لەبەی بەڕاستی ئێمەین ئێرە پێ ئەکەنین هەتا ئەڕۆینەوە. تۆ ئەگەر لە شوێنێکی چوزانم داراییە ئەمە بکەی لە کۆمپانیایەکە ئەمە بکەی زۆر زۆر بێتاقە دەبی. بەڕاستی ئێمە ڕۆژی وها بۆ هەشت هاتووینەتە دەرەوە 12 شەو ئەڕۆینەوە هەر ناژڵێ ئیشە کردووە هەر چەند هیلاکی ژەوی هیچ. یعنی کە ئەو هەموو گەنجە ئەبینیت، ئەو هەمووە تاقی ئەبینی، ئەو هەموو توانایە کە پێشکەشی ئەەکەن زۆر زۆر خۆشە. ینی من هەموو کاتێ بە هاوڕێیانی ژەڵێم ئەڵێم واز لە ئیشی خۆمان بێنن، ئیشی ئێمە ئەوەیە دڵیان ڕازی بکەین، یعنی لەسەر و هەموو شتێکەوە یەک ئەبێ دڵیان ڕازی بکەین بۆی بتوانن ئەو هونەرەی هەیەە زۆر بە جوانی بیگەێنن. یعنی هەتا ئەو ژەنیارانە زۆر زۆر مرتاح نەبن کێنە سەر ئەو کورسیەدا ئەنیشن، زۆر دڵیان خۆش نەبێ باوەڕ کە قەت ئەو ئیشە بۆ کاتەکەمەی ئێمە پێشکەش نەئەکرا. ئێمە تەواوی ئامادەکاری کۆنسرتەکەمان هەمووی 40 ڕۆژ 45 ڕۆژی پێچوو بە پرۆڤە و ئیتر ئامادەکاری و چەند جار شوێنی پرۆڤەمان گۆڕیوە. یعنی ئەگەر ئەمە مرتاحی ئەو ژەنیارە نەبێ لەگەڵ ئێمەیە، ئەگەر ڕازیکردنی دڵی نەبێ بە جوانترین شێوە، ئێمە هەرگیز نەمانەتوانی ئەوە بکەین. بۆیە هەم من هەم مامۆستاوەلید هەم ئەندامانی تری دامەزرێنەرینەوە، یعنی یەکەم ئیشمان ئەوە بووە ئێمە ڕازیان بکەین کە لەم گروپەیە بە مرتاحی ئیش بکەن. بەڵێ ئیزافەیە بۆ فەرموو قسەی ئادیدار فێرکردنی گەنجێک ئاسانە، بەڵام ئەو حاڵەتی کە تۆ باسیەکەی ئێوە من تربیەتێکی ئەخلاقیتی فێرکردنی ئەخلاقیتێکیشم بینی لە ناو گروپەکەیە. بەڕاستی ئیلتیزامێکم بینی زۆر 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 معجب بووم پێیان. بەڕاستی سەرسامم دەستان خۆش بێ بێ مجامەلە. ئەڵبەتە هەر ئۆرکێسترا خودی خۆی ئەتێکێتیشی هەیە کاکێرش بۆ نمونە تۆ ئەگەر بیر هەڵی سەنگێنین لەگەڵ ئەو وەزعی کە لە کوردستانە یاخود لەگەڵ ئەوروپایە فەرقیشی زۆری هەیە. بەڕێستان نزیکەوە ئاگاری ئەو وەزعن لە ئەوروپا بە تایبەتی. کوردستان لە سەرەتای دروستبوونی ئەو ئەتەکێت و جێبەجێکردنی ئەو کۆمەڵە خاڵی کە لە نێو ئۆرکێسترایە هەیە کە پێویستە هەبێت و دروستکردنی گەنجێک ڕەنگە کارێکی ئاسان نەبێت،
و بە تایبەتی لە کوردستانە ئامۆژگاریکردن لە هەموو بوارەکانە ئەکرێت هەموو قسەیەک ئەکرێت بەڵام چی بە سوودە چی سوودەگەێنێت چۆن تۆ ئەتوانی ڕۆشت لەگەڵ ئەتەکیت پێکهێنان چۆن ئەتوانی گەنجێک پێک بێنی لە قاڵبی بی بۆی کە هات لە فۆرمێکی ئۆرکسترایە کە دانیشت چی بکات چی نەکات ئەمە ئەرکێکی ئاسان نییە بەڵام سواز بخوا ئەوەیە کە ئێمە کۆمەڵی گەنجی زۆر بەهرەمەندمان هەیە گۆڕایڵن و ئەخوازن کە بۆ نمونە لە هوەرەکە یابن ئەمەش وای کردووە کە زمینە سازیکی باشی بۆ ئێمە کردووە بتوانین کارەکانمان پلانەکانمان بە باشی جێبەجێ بکەین. ئەزمموی ئۆرکستراکەتان لە چه قۆناغێکایە و ڕوو لە کوێ هەنگاو دەنێن؟ هەڵبەتە ئۆرکسترای گەنجانی نەوا لە ئێستاە بە تەواوەتی هەنگاونانی ئەوەیە کە لە کوردستانە جێپی خۆی بکاتەوە و جەماوەری کوردی لە کوردستانە بە تەواوەتی ئاشنایی هەبێت لەسەر کارەکانینەوە و ئەو میلۆدیانی یاخودە و ئامادەسازی کە کراوە لەنەوەیە لە بەرێمە پلانی ساڵانەمان هەیە و پلانی تایبەتی کۆنسرتمان هەیە کە چی بکەین و چۆن کارەکانمان پێشکەشکەین و ئەو میلۆدیانی هەڵێبژێرین چین و ڕاوێژەکەین ئەوە نەبێ بڵین تەنها سەر بەخۆ ئیشکەین لەبەروی پێویستە ڕاو بۆچوونی مامۆستایانی بەڕێز بۆ ئێمە گرنگە لەبەرەوەی ئەوان ئەبن بە سەرچاوەیەک بۆ ئێمە ئامۆژگاری ئێمە ئەکەن کە ئێمە باشترین پێشکەشکەین لە قۆناغێکین کە نەوە پێناسەیەکی نەوە بۆ گەلی کورد و بۆ کوردستان بە تایبەتی لە سلێمانیەوە ئاشنایانکەین پاشان قۆناغی داهاتوومان خەونمان ئەوەیە کە میلۆدی کوردی لە بەرزترین ئاستا پێشکەشکەین لە فۆرمێکی ئۆرکسترای زۆر تایبەتە پاشان بتوانین ئاشنایی جیهانی دەرەوەی کوردستانیکەین. من بەڕاستی ئەوم تیابینی هیچ کارێکی هوەری بێکەم و کورتی نییە هیچ کارێکی هوەری بەڵام بەڕاستی لە کارەکەی ئێوەیە من تەوەقعی بەتەمای ئەوە نەبووم بەڕاستی دوێنێ خۆ پێوتم لە خوارەوتم چۆنەوتی هیچ ئیشێک بێکەم و کورتی ناوێتی بەزەمە زۆر باش بەڕاستی چاوەڕێ ئەوم ناکرد هەتا کە لەگەڵ مامۆستان و قەراقی برادران هاتین لە ڕێگا من تەرحێکم کرد وتم من ئیمکانەتی مامۆستاوەلیت باشە زانم چەند ساڵێکی زۆر کەمیشە ئاشنایەتیم هەیە بە مامۆستاوەلیت بەڵام زۆر چۆتە ڕۆحمەوانە و زۆریش کار بەیەکەوەکەین و ڕاوێژیش بەیەکتریەکەین نەبووان زۆر گەورە ئەبمەوە تەبعاً یعنی لە دانیشتنە و لە نمایشە من دانیشتبووم بیرم لەوا کردوانێ ئەی کاری ئایندە هێرش تۆ بۆ چیەکەی ئەی ئەم گروپە ئەگەر قوبوڵم بکەن تەبعاً پێی گەورابین مامۆستا تکایە و بەڕاستی بە هاوڕیانی کەش کەوە لە ئەوروپا لەم جۆرە ئیشانە ئەنووسن من داوایان لێکەم کە لەسەر مستەوای ئەم گروپە شت بنووسن جوانترین ئیشی ئێوە ئەوەیە کە ئیش لەسەر فۆلکلۆری کوردی و موسیقی کوردیەکەن چەندەها نمایشمان بینیوە لە سلێمانی لە هەولێر لە دوهۆک لە سەتا ئەتوانین بڵێم هەشتای کارەکانیان کارە دەرێکەکان بووە ڕۆژئاوەکان بۆ کە ئێمە بەڕاستی ناتوانین وەکوانیان وەکو ئەوان عەزف بکەین نەخۆی ئەمە واقعەکە بەست وەک کلاسیک بەڵێ من ناتوانین نەخۆی ئەمە واقعەکە ئەگەر بمانەوێ لی تێ بگەین ئێمە لە باشووری کوردستانە ئاشین بمێ و نەمەوێ من ڕەنگە بتوانم لاسایی ئەوروپیەک بکەمەوە بەڵام ناتوانم وەکو ئەوروپیەک لە موزیکەکەی خۆی بگەم و بیگەێنم بە جەماوەرەکەی دڵنیاشم کە ئەو لە موزیکی من ئەگا بەڵام ناتوانێت وەکو من بە جەماوەرەکەم بیگەێنێت بۆیە ئێمە ئامانجمان ئەوەیە کە کار لەسەر میلۆدی کوردی بکەین پاشان یەکێک لە هەنگاوە گرنگەکانمان لە ناونەوەیە ئەوەیە کە بتوانین تەختی شەرقی واتە ئامێرە ترۆدیشنەڵە کوردیەکان جیام بکەینەوە ئامێرە ڕۆژهەڵاتیەکان کە ئێمە باڵەبان و دوودوگ و زۆر نامان هەیە لەگەڵ ئەوەشە عودمان هەیە لەگەڵەوە تەمیرەمان هەیە لەگەڵەوەی ئەمانوێ کەمانچەی کوردیە لە داهاتووە تێکەڵێ جوان ئیشێکی کارەکەی ئەو جوانتر کرد پێویستە ئەو ڕنگانە تەنکە هێنا جوانتر بوو لە ئیشەکە بۆیە پێویستە بۆ نمونە ئەو ڕەنگە هەبێت لە بەرەوەی میلۆدی کوردی پەیوەستە بەو ئامێرانەوە من یەک شت ئەجێڕمەوانێ لە ساڵانی شەستەکانە کە مامۆستایان بۆیان گێڕاومەتەوە فستیڤالێک دروستە بێ ئازف عودێک کە هەبوو لە ناو عەرەبا منوری بەشیری ناوبوو لە بەقا منیر بەشیر منیر بەشیر ئەچێ بە عودەکەی موسیقی کلاسیک عزفەکە لە فستیڤالەکەیە طبعاً ڕێکشنێکی زۆر کەم ڕەتفعلێکی زۆر کەم لە جەماوەرەوە
بۆ ساڵی ئایندە ئەچێتەوانێ بەرهەمە شەرقی عەرەبیەکان ئەسفەکە لەگەڵ خەشابە و لەگەڵ ئەم ئامێرە هینانەیە ئەو قاعەیە هەمووی هەستاونەتە سەر پێ کەواتە من زیاتر قاڵم لە موسیقی کوردیە نەک بڕۆم فارسی و تورک و ئەنجا بڕۆم بەرەو ڕۆژئاوە قەیناکە لێی بدەین گوێی لێ بگرین چێژی لێ ببینین سوودیان لێ وەرگرین ئوستاز بێگومان هەر ئامانجێکی تری ئۆرکسترای گەنجانی نەوە ئەوەیە ئێمە زۆربەی ژەنیارەکانمان زۆر گەنجن کۆمەڵێکی زۆریان یەکەم جاریانە لەسەر ستێجێکی ئۆرکسترایی بژێنن نەوە هەناسەی خۆی ئەبێ لە مۆدوای عنی کاتێ تۆ ئەو موزیکە گوێ لە ئەگری کۆمپۆزەرەکەی کووردە گەنجە ینی گەنجێکی کوڕێکی گەنجی 22 ساڵە ئیتر ئەمە گەورە ئەبێ لەگەڵ گروپەکەیە یعنی ئەیناسیتەوە کە ئێستا ئێمە دایم لە ماڵەوە ئەڵین دەکەس فلوت بژەنێ ئێمە هەناسەی وەلی دەناسینەوە لەبەری بەز وەلید وەکو خۆی ئەژەنێ نەواژ من لەو بڕواایە ئەو گەنجانەوە لە نەواوە دروستە بن ئەبن بە هەناسەینەوە یعنی لە هەموو بەرهەمێکە ئەناسرێنەوە کە ئەم ئیشە لە نەواوە کراوە ئەوە گرنگتری شتە دیشکاری لەسەر زۆر گرنگ مۆرک و ڕەسەنایەتی میلۆدە کوردیەکان لە نێو ئامیر و ژەنینە ڕۆژ ئاواییەکان چۆن پاراستوتانە؟ هەڵبەتە هەر ئۆرکێسترایەک مۆرکێکی تایبەتی خۆی هەیە بەدڵنیایی پەیوەستە بە وڵاتەکەیەوە و هەر ڕەنگێک لە نێو ئۆرکێسترایە پێویستە پەرژینێکی خۆی هەبێ سنوورێکی خۆی هەبێ ئێمە لە دنیای موزیکە با بڵین لە خوێندنە یاخود لە دیراسەتی موزیکە چەندین قوتابخانەی جۆرا و جۆرمان هەیە جیاوازمان هەیە بۆ نمونە بەڕێی شخصی خۆم وەلید ڕەنگە مامۆستا هێرش یان مامۆستا مەحەموو یان دیدارخان هاوڕابن تاکو سنوورێک لەگەڵ منە پێویستی ئێمە کار لە فۆرمێکی دیاری کراوە بکەین واتە چەندین قوتابخانەی ئەوروپی هەیە کە پێوترێ موزیکی کانتەمپۆری هاوچەرخ پێویستەکە دوورە ئەو فۆرمە بین بۆچی لەبەروی لە خزمەتی هونەری موزیکی کوردیان نابێت بۆچی ئەمەش بۆ ئەگەڕێتەوە کورد یاخود گەلی کورد و موزیکی کوردی پێویستی بەوەیە کە قۆناغ بە قۆناغ بگاتە ئەو فۆرمە نەک جامپێک بکات لەیەکەوە بۆ دا ئەمە زەرورە کە بۆ نمونە من جارێ بزانم لە داڕشتنە چ جۆرە هارمۆنیەک بەکارێنم چ جۆرە میلۆدیەک هەڵەبژێرم چ جۆرە داڕشتنێک ئەەکەم ئایا میلۆدیەکەم ئەخوازێت من ئەم جۆرە داڕشتنەی بۆ بکەم مامۆساوەلیت تۆ زۆر جوان لە خاڵەکەتدا من ئیزافەیەک بۆ تۆ ئەەکەم تۆ مەبەستت ئەوەیە بڵێ من گوێچکەی بیسەر و بینەرەکانم ئەبێ وا ڕابێنم یەکسەر قەبزەیە دەکەم بەڵێ بێگومان ئەمە هەنگاوێکی خراپە بێ بۆچی لە بروی جەماوەر و بینەر و بیسەری کوردی سەر لێ شێواو ئەبێت لە بروی ئێمە موزیکی کانتەمپۆریمان هەیە کە قوتابخانەیەکی سۆرە عەجیبە دیێرینە لەسەر دەستی ئارنۆڵد شۆمبێرگ کە 1920 دامەزرا قوتابخانەیەکی زۆر تایبەتە بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ کە من دایرێکت ئەو فۆرمە بێنم لە کوردستانە جێبەجێکەم بۆچی لە بروی فۆرمێکی زۆر جیاوازە دوورە مۆرکی منە دوورە ڕەسەنایەتی منە بەڵام لە ڕووی ئەکادیمیەوە لە ڕووی دراستەوە پێویستە هەر ئەکادیمیستێک لە هونەری موزیکە زانیاری هەبێت دەرباری پێویستە بخوێنرێت بۆچی لە بروی ئەمیش بەشێکە لە دنیای موزیک بۆیە بەڕێی من باشترین هەنگاوەیە کە ئێمە بتوانین جارێ پێش هەموو شتێ بزانین لە چ قۆناغەکەین اینجا قۆناغ بە قۆناغ ستەیپ بای ستەیپ سەرکەوین
پێویستە هارمۆنیەکان لە ڕووی داڕشتنەوە سادە بن قورس نەبن بەگوێی قورس نەبن بەگوێی بەڵێ لە ڕووی میلۆدیەوە لە ڕووی داڕشتنەوە لە ڕووی ریتمەوە لە ڕووی ئامێرەکانشەوە ئەبێ سادە بن وردە وردە هەنگاو بنین جمهور واخود جەماوەر یاخود بیسەر ڕابێنین لەسەر فۆرمی قورستر و جیاوازتر. دەستخۆش. کاکە حەماگەر ئیزافەیەکە هەبێت مەگەر ئیزافەمە بێ باسی تیپی مۆسیقای سلەیمانی بکەین بێ باسی تیپی زانکۆ بکەین ئەم هەنگاوانێک هەتا گەشتونەتە ئێرە ئەبێ باسی ئەوانە بکرێ بەڕای من ینی ئێستا ئەڵی ئامێرە ڕۆژ ئاوایەکان ئەو قسەی تۆ زۆر جوانە و پرسیارە ئەرکی چییە ئامێرە ڕۆژاوە ئاەکان لە خزمەتی میلۆدی کوردیە ئەبێ باسی بۆکو مێژوو ئەبێ باسیەوە بکرێ مەسەن چۆن هاتووە ڕۆکو خۆتان چەند شتەکارێکی جوانتان کردووە گروپی سەهەند ڕۆکو ئەو کارانە یعنی یەکسەر تۆمەیە ئەو ڕیتمە بڵین کە بە گوێچکەی بیسەری تۆ هینە ئەو ڕیتمانە بەکاربێنی لە کارەکان سایمە هەروەکو مەسەن میلەتی خۆمان ئێمە ڕاستە زۆربەی ئاوازەکانمان چارەکە تۆنی تایە هەشمانە چارەکە تۆنی تیانە وەکو لە ڕووی مەقامە وەکو مەقامی کووردە ئەمە مەقامی حیجازە گروپێکی ماڵین لە چوارچەوەین ناومان ناو موزیکی ڕۆژهڵاتی نییە ئەمە موزیکی کوردیە بەبێ چارەکە تۆن تیپی موزیکی زانکۆ بەڕابەرایەتی مامۆسا ئەنوەر هەوڵێکی زۆر باشیراوە لەگەڵیا ئێستاش کارەکان هێنەمە جوێ زۆر جوان بەبێک چارەکە تۆنە ئەخۆی بۆ ئەوە هەگەڕێتەوە بۆ منە ڕەچاوی کۆمەڵی میلۆدی کراوە لە گروپەکانمانە ئەوانی کە مامۆسا ئەنوەر و مامۆسایانی پێش ئێمەکە ئەو ئەزمونیان کردووە زۆر بە جوانی ڕەچاویان کردووە بۆیە ئەگەر دیقەتان نابێت ئێستا لە ناو گەلی کوردی خۆمانە با بڵین کە باسی ئاواز و میلۆدی هەشتاکان ئەکرێ هەست بەواکەی کە ڕیاکشنی ئەو کەسە ئاگۆڕە لە بەروی هەست بە ڕەسەنایەتی ئەو میلۆدیاکات بۆچی ئێمە جام پێکمان کرد لە دوای ساڵی 1996ەوە جامپێکی زۆر گەورەکرا پێویست بوو ئەو قۆناغانە هەنگاو بە هەنگاو ببڕین بۆی بتوانین فۆرمێک دروستکەین ئەوروپا بە هەمان قۆناغا تێپەڕی بۆ منە لە ڕێنسانسەوە هێنای بۆ باڕۆک و پاشان بۆ کلاسیکی نوێی دوای بۆ ڕۆمانتیک و بۆ دوای وردە وردە تاکو گەشتە مۆدرن ئەگەر سەیری بەراوردێکی نێوانی بۆ منە جۆهان سبستیان باخ و مۆزارت بکەیت لە ڕووی داڕشتنەوە فەرقێکی زۆریان هەیە مۆزارت و بۆ منە جۆنس برامس بکەیت جیاوازیکی یەکجار ئەو توانەیە ئەگەر لە بینی جۆنس برامس و ڤاگنەرا بکەیت ڤاگنەر و ئارنۆڵد شۆمبێر بکەیت زۆری فەرقا ئەمە هەنگاو بە هەنگاو هاتووە لە پڕ جامپی نەکردەوە بۆیە پێویستە ئێمە ئەو جامپە نەکەین بۆی بتوانین سوود لەو ئەزمونە وەرگین لەو بینەیە کاکرێ توانی بڵێ مەسەرەن من سوود توانم یعنی وەکو پرسیاری لە کەم سوودت لە ئارام خاچە دەران وەرگرتە بێ ئارام خاچەتۆریان مۆرکێکی ڕۆژ هەڵاتی ناوچەی قافقازی زۆر جوانی پێوە دیارە باشە ئارام خاچەتۆریان یەکێ بۆ ئەلوانە میلۆدی کوردی بەکار هێناوە بەڵام بە فۆرمی خۆی ئێمە کە باسی نەواکەین ئەڵین دیدار بە ئاماژەی بە شتێک کرد وتی ئەو گەنجانەی کە لە نەوا ئەبن بۆ نمونە کە ڕاهێنانەکەن چەند ساڵێکی کە مۆرکی نەوایان پێوە دیارە بێت ئارام خاچەتۆریان هەر موەلیفێک هەر دانەرێکی موزیکی چی ئەگەر ڕۆژ هەڵاتی بێت یاخود ڕۆژ ئاوایی بێت مۆرشێکی تایبەتی خۆی هەیە ستارەکان ئەستێرەکانەوەی کە دیارن ئارام خاچەتۆریان کاری لەسەر میلۆدی کوردی کردووە لەسەر میلۆدی قافقازی کردووە هەر نەکەوەش فکرەت ئەمیرۆفمان هەیە بۆ منە پیتەر ئیلچایکۆفسکیمان هەیە بەڵێ ئەو کەسانە کارێکی زۆر جوانیان کردووە لەسەر ئاوازەکانی خۆیان بەڵام ئەگەر بیری لێ بکەیتەوە هەنگاو بە هەنگاو کاگێرش ئەوان بۆ منە هیچ هەنگاویان تێنەپەڕانەوە بۆچی بۆ ئەوی لە داهاتووە مێژوو غەدریان لێ نەکات بڵێن ئێوە قۆناغێکتان بەجێ هێشتووە جا من یەمەوە سەر قسەیەکی دادە دیدار وتی ئەمە کار لەسەر ئەوەکەین گروپینەوە کە خەڵکێک ئەگەر گروپەکەش نەبینێ گوێی لە ڕادیۆ یا لە شوێنێکیکەوە گوێ ئەناسرێنەوە ئەو نەوایە اینجا ئەوە تیپی سلێمانی لە 1970ەکانەوە کاریان لەسەر کردووە کێمان هەیە کە گوێمان لە کارێکی تیمۆسخای سلێمانی ئەبێ بە گوێبوون نەزانینەوە کاری تیمۆسخای ئێستاشەوە لە ڕادیۆ کە گوێ لێ یەکسەر لێەوە تیپی مۆسخای سلێمانی ڕاستە کێمان هەیە سۆڵۆیکی مامۆسانۆ قەراخی لە ڕادیۆش لەبیرە ئەوە پەنجەی مامۆسانۆ قەراخیە ئەو مۆرکە زۆر تایبەتە کەواتە ئەو مۆرکە گرنگە بە من حەز ئەەکەم یەک تۆس سەرقەڵەمم نووسیوە لەسەر هینەکە چکاوە نیە پیر بووم شتم بیرەچێت من بەڕاستی ئەو ماشی ئۆرکسترایی دوێنی گروپی نەوە گەنجانینەوە تەنها نمایشێکی موسیق نەبوو بۆ من
بەڵکو گەشتێک بوو بە ناو گوڵبژێرێکی زۆر جوان لە ئاوازە ڕەسەنە کوردیەکان هەر هەڵبژاردنی زۆر جوان لە حەیران و لاوک باستێکی پاچی گەنجانە زۆر جوانی گەنجانە تێکەڵێکی هارمۆنی بە هەموو ڕەنگەکان و تێکەڵکردنی ئامێرە فۆلکلۆرەکان کە ئەمە کارێکی زۆر قورسە لە ئۆرکسترایە من دەستخۆشی لە مامۆستا ئەەکەم بەڕاستی ئاسان نییە تۆ بێ کارێکی ئامێرێکی ڕۆژهەڵاتی لەگەڵ ئۆرکستێکا بەکاربێنی زۆر سەرکەوتوانە بەکارەت هێنابوو دەستخۆش بێ بەردەوام بە زۆر سپاس بێگومان ئێمەش ئامانجمانەوە بەڵێ ئامێرە ترادیشناڵە کوردیەکان تا چەند لە پانتایی کارکردنی ئێوەدا جێگەی بۆتەوە ئاماژەی بەوە کرد مامۆستا هێرش بەڕاستی زۆر قورسە لەبەرەوەی مەودایەکی دەنگی دیاریکراویان هەیە باشە بە تایبەتی ئامێری تەمیرە مەودایەکی دیاریکراوی هەیە بۆ نمونە ئامێری باڵەبانە دووگە زۆر نایە وەکو ڤایۆڵینێک بۆ نمونە 6 بۆ 7 لە ڕووی هێزی دەنگیشەوە دەنگیان دەنگی ئەوان لە چاو ئامێرە ژێدارەکان کەمترە ینی لە ڕووی ئەکۆستیکەوە تۆ چۆن بتانی معالەجەی ئەم دەنگانە بکەیت تەوانەوە لە ڕووی هینەوە ئەکرێت ئەندازیاری دەنگەوە تا ئەگەر بەبێ ئەوەش هەر دەنگی زۆر کزات تۆ چۆن ئەتوانی ڕێنجی ئەم ئامێرە دۆزیتەوە کە دەنگی ئەم ئامێرە دەرکەوێ هەر خودی لەناو ئۆرکستراشە مامۆستا محەممەد بۆ نمونە ئەگەر باسیەوە بکەی ئێمە بۆ نمونە 14 ڤایۆڵینمان هەیە بەرامبەر بە یەک فلوت باشە ئەم ڕێنجە دەنگیە ئەم توانە دەنگیە ئەم لیڤڵە دەنگیە ئایا یەک ئامێر بە هاوتایە بە 14 ئامێر ئەی باشە کەمانچەیەکی کوردی هاوتایە بە چەند ڤایۆڵین تەمیرێک هاوتایە بە چەند بۆیە جێکردنەوەی بۆیە ئەگەڕێمەوە سەر ئەو قسەیەم کە مامۆستا هێرش کە ئێمە جام پێکمان کرد ئەو جامپە زیانێکی زۆری پێبەخشین پێویست بوو لە سەرەتایە جێ ئەم ئامێرە ترادیشناڵانە بکەینەوە جێگیریانکەین وردە بێنە ناو گروپەکانەوە بۆی لە بەرچاوی خەڵکە و ئەزمموی موزیسیانان زیاتر بێ لەسەرم ئامێرانە وایە ئێمە ڕوبەڕووی سەختیکی زۆر بووینەتەوە بۆچی لەبەرەوەی ئەبێ ڕەچاوی مەودای ئەو ئامێرانە بکەین تەنانەت لە کاتی ڕابەرایەتیکردنە چەند خولێکێک ئەوەستام هەتاکو کۆکی ئامێرەکەی ئەگۆڕی لەبەرەوەی ئەو ئامێرە جێگیر نییە با بڵین بتوانێت هەموو بەرهەمەکانمان لەگەڵا لێبات لە ڕووی مەقامەوە کە من وشەی مەقام تۆزە عەرەبی بەکاری نایەنە مەڵێم شێوە ئاواز لە ڕووی شێوە ئاوازەوە پێویستە بیگۆڕێ لەبەرەوەی ئەوان پەردەیان هەیە ئەبێ کۆک بگۆڕێ لەگەڵ بەرهەمەکانی ئێمە ڕێکەوە کەواتە ئەو ئامێرانە مۆرشێکی تایبەتی خۆی هەیە ئەبێ زۆر بە وریایی بتوانین ڕەچاویانکەین بەستێکێک لەو ئامێرانەی کە زۆر جوان کەلیمەی تەوزیف بە کوردی چی پیشەگەر کە داد نابوو ئەو ئامێرژەنەی کە تودوک و زۆرنا و باڵەبانیشی عەزەف کرد بەڕاستی من کە گوێم لە سۆڵەتەکانیە بوو هەموو مووی گیانم بەرزە بۆەوە ئەچوومە خەیاڵاتێکەوە باوەڕم پێ بکە باوەڕم پێ بکە من بە تایبەتی ڕۆشتم بۆ لای بە تایبەتی ژمارەکەیم وەرگرت یعنی زۆر دەستخۆشی پێکەم جا ئەو کوڕە بەڕاستی لەبەروی لێ کاتێکە سێ ئامێری ئامادەکرد بوو لەگەڵ ئەوەشە لێشێک لە ئامێرەکان پێویست بوو کە دوانی ئامادەسازیە بێ لەبەروی لێشیشانە لە چینێکی دەنگیە بەرهەمێکیکە چینێکی دەنگی کە بوو بۆیە ناکرا ڕیشەکەی وشک بێت ئاگام لێ بوو لەبەروی کە وشک بوو ئەو تۆنە دەرنایەت ڕاستە ئاگام لێ بوو دوو ئامەری لە باوشەدانا بوو ڕیشەی ئەمریکی کەشی پێ کەسێکی زۆر لێ هاتووە سترێسێکی پێوە دیار هیچ سترێسێک بشڵە ژێ و نازانم گەنجی شەو کاگەرش کوردەمووی پێشمەرگەیە کاک بابان ڕۆحینەوەیە بێ کاک بابان نابێت پێتان وایە گڕوتینی لاوێتیتان بەسە بۆ خواست و مەبەستان بەتەکید نەخێر ئێمە بەردەوام ئەبێ کۆمەڵێک مامۆستامان لەگەڵا بێڕاوێژیان پێ بکەین بزانین چی بکەین چی نەکەین ئێمە بەردەوام لە کاتی پرۆڤەکانمانە مامۆستاکانی پەیمانگا مامۆستاکانی زانکۆ مامۆستا گەورەکانی ئێمە بەردەوام ڕاوێژمان پێکردوون لە پرۆڤەیە لەگەڵمان بوون بۆ نمونە مامۆستا دیاری قەرەداخی 2 ڕۆژ هاتووە بەس بزانێ دەنگ چۆنە لەگەڵمانە بووە لە هەموو سوچێکی ئەم هۆڵەیە وەستاوە زانێ دەنگەکە چۆن ئەگات مامۆستا لێر عینەن شت 2 ڕۆژ لەگەڵمانە بووە هەتا دەنگەکەمان بۆ ڕێک خاتەوە کۆمەڵێک مامۆستای تر مامۆستا سروە
کاکە حەمە کە لەگەڵ کۆراڵەکەیان زۆر هیلاک بوون ئەمانە تەمەنیان زۆر نا بەڵام لە ئێمە گەورەترن نەوا بەو ئەزمونانەوە ئەتوانێت پێشکەوێ ئەگینا مامۆستاوەلیت کە تەمەنی لە مامۆستایانە زۆر کەمترە ژەنیارەکانی ترمان ژەنیارێکی بە تەمەنمان نییە ئێمە بەڕاستی یعنی هەرە ژەنیارە بە تەمەنەکەمان 35 ساڵ هەر ئەوەنەیە یعنی لەمە زیاتر ناڕات تەمەنی گروپەکە خۆی بەڵام بەردەوام کۆمەڵێک مامۆستا لەگەڵ ئێمە هیلاکە بن زۆر یارمەتیمانەیەن بەردەوام ڕاوێژمانە گرنگە دکتۆر عەبدوڵڵا بۆنمونە ئێمە بەردەوام لە ئیشەکانە لەبەرەوەی دوان لە کوڕەکانی شڤان و دلۆڤان لەگەڵمانان هەر ڕۆحی نەوان ئەو گەنجانە بەردەوام ڕاوێژ بە دکتۆر عەبدوڵڵا ئەکرێ بە مامۆستا ئەنوەر ئیتر هەر کەسێک یعنی لەوانەیە کاگوەلیت باشتر ناوەکانی لە خەیاڵا بێ بەڵام بەردەوام لەگەڵمانان هەر خۆی کاک حەمە گلەی هەبووە من تەمەنم زۆرە لە چاو ئێوە بەڵام زۆر سپاسی یەکە بێکەی ژەنیارەکان سپاسی سێکشنی کۆڕاڵەکەم طبعاً من ئاخر بەشداریم خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکان بوو 2004 من هەموو لە یەکی پەیمانگاوە هەتاکۆ ڕۆژەی دەرچووم بەشدار بووم لە کۆڕاڵە یعنی ڕۆژەی کە کاگوەلیت پێی وتمای ترسم نێژوتم ئەچمەنە ئەو کوڕەگەنجانەوە تۆ بڵێ من بتوانم من بەڕاستی ئەوان کەسانی بەتوانان من لە ڕێی ئەوانەوە توانیم جارێکی تر دەست پێ بکەمەوە سپاس بۆ ئێوە ئەوە هەر لەسەرەوە قسەیە لای باخی گشتیەوە بە یەکەوە چوین بۆ مەولەوی وەستاڵ لە ناوڕاستی جادەکەی وتی من ئەبێ باوشێکە پیا بکەم نوشتم بۆچی وتی لەبەروی منە گەڕانەوە بۆ ساڵی هەشتاکان و نەوەکان بەخەر هەر بۆ هێشتەی قسانی کەیوە باسیەکەن خۆمە بە سادەیەکی زۆر ئینی باسیەکەن کاکە هەر کارێک کە من جۆم لێ بوو لەم ئیشانەی ئێوەیە ینی پڕ بوو لە چیرۆکێکی ماندوو بوون و دڵسۆزی و خەون و پاچی و هوەری جوان و یعنی دڵسۆزیەکە گیان پاچێتێکی جوان لە کارەکانتانە دیار بوو خۆی ئەزای چیەکە گەرش موزیک یاخود هوەر بەگشتی ئەگەر باسکەین لێک پوینت پێک هاتووە لای من دوی نییە تەنها عشقا تەواوە ڕاستە ئەم عشقەش بە چیە کرێ من هەموو جارێەوە ئەڵێم موزیک لەگەڵ ناکەی سرم بێشێنە و دڵم مێشێنە تەواوە داینشی لە موزیکا مناقەشەی دۆ ئەەکەین ڕێ ئەەکەین بەسمێ دڵم مێشێنە پێویست ئەو عشقەش سەرێشەیە زۆر جار بە هاوڕێیان ئەڵێم بە هاوڕێیانی خۆمان ئەڵێم چۆنە کرێ من و تۆ دابنیشین لەسەر ستێجێک یاخو لە ستۆدیۆ کە دانیشتوین بەرهەمێک تەجیلەکەین چۆن ئەکرێ من ڕقم لە تۆ بێ و دابنیشم لە نابێت چی بەرهەمێک هوەر خۆشەویستیە بەڕق ناکرێ من چونکە ئیداری گروپەکەم زۆر خەمی ئەوەمە یەک ڕۆژ یەک شتم بە کاک حەمەوت من پێم وتی تۆ دایمە بەڕێوەبەری لەو ڕۆژەوە یعنی کە هەر قسەیەک ئەەکەم بەرامبەر ژەنیارەکان 3-4 جار لە مێشکمە ئەیهێنم و ئەیبە ماڵم دڵیان نێشێ زۆر من هەستی ناسکەوە دڵیان ناسکە سەوسان خان تەسەور ناکەی شەی وا هەیە یعنی ساعات 2:30 یەکێکیان مەسجەنێرێ دیدارخان فلانشت ئەمڕۆ بۆ بووی من ئەسڵەن هەر خۆم ئاگام لێنەوە کاک وەلید هەڵبژێراوەکانتان وەک دەنبێش کێن هەر کەسێک کە بەهرەی دەنگبێژی هەبێت توانای وتنی ئاوازبێژی هەبێت توانای چڕینی شێوە ئاوازی هەبێت لە هەر بەشێکی کوردستان هەبێت ئێمە دەرگاواڵایە بۆ ئەو بەهرەمەندانە بەڵام بەڕاوێژکردن بە مامۆستا بە ئەزمونونەکان پێویستە لەبەرەوەی بۆی ئێمە بتوانین نەوەیەکی نوێ دروستکەین بۆی بتوانین سوود لە ڕابردوو وەرگین پێویستە سوود لە ئەزمموی مامۆسایانمان وەرگین پێویستە سوود لەو ئاوازانە لەو داڕشتانە پێویستە سوود لەو بەرکەوتنانە ببینین کە مامۆسایانی مامۆستا هێرش و مامۆستا ئەنوور و دکتۆر عەبدوڵڵا و مامۆستا دلێر و چەندین کەسی وەکو ئەو بەڕێزانەی کە ئەبێت چیرۆکی ئەمانە بزانین ئەبێت سوود لە ئەزمونونەکانیان وەرگین بۆی بتوانین هەڵبژاردنەکانمان هەڵە نەبن هەڵبەتە کەسی دووبارە بەڵێ ئەبێت بۆی هەیە و چەند جارێکیش ئاواز بچڕێت لەبەرەوەی تایەتی لە کوردستانە مۆرکی هەیە تایبەتە باشە بۆ نمونە ئێمە کاک بەڵێنمان هەیە
مۆرکێکی تایبەتی هەیە لە کورمانجیە کاتێک کە کورمانجی ئەچڕێت ڕێک وەکو کورمانجیەکە ئیچڕێت بەڵام لە ئاستیشا کە خۆی خەڵکی کەرکووکە و زۆرجا قسەیەک شەکا بەڕاستی من دوو دڵ بووم من دوو دڵ بووم وتم لە دەڤەری دوو کۆمانەوەم کوڕێنەوە بەس منێک پێشنیار بۆ ئێوە بەڕاستی کارەکان ئەگەر نازانم ئەیکەن ویانان لە دوای هەموو نمایشێک چی وەکو گروپی ئیداری دا بنیشتێ هەڵسەنگان نەکەین کاگەرش زۆر چاکە هەموو ئیشێکمان هەموو خراپەکان و هەموو چاکەکان دابنیشن بۆ سوودوەرگتن لە ئەنجا وەکو گروپی هوەریش گروپێکمان هەیە لە واتساپ هەڵبەتە ئەو دلیلی کە ئەنووسرێتەوە ئەو قسانەی کە ئەکرێ ئەو شتانی کەیت لە خزمەتی گەنجان نابێت ئەو دەنگەی کە ئەکرێ ئەو ڕووناکیە ئەو موزیکانی کە هەڵە بژێدرێت کە جێبەجێ ئەکرێ هەمووی گفتوگۆ کرێت پوینت بە پوینت شتمان لێ ئەڕوا ناڵم ناڕوە لە سواز بخوا کە شتێکمان هەیە ئەوش پێوترێ بیرچوونەوە گەر بیرچوونەوەمان نەبووە زۆر خەتەرە بوو کارەسا دروستە بوو بۆیە شتمان لێ ئەڕوا بەڵام ئەومان باشە کە بۆ نمونە ئێمە 5 ئەندامی سەرەکیین لەنەوەیە سانسۆری 5 کەس هەیە موزیکیمان هەیە ئیداریمان هەیە داراییمان هەیە بۆ نمونە هەڵسەنگاندنی میدیامان هەیە ئەمانە هەمووی بەم بابڵین لە بە سانسۆری ئەمانەیە تێپەڕێ پاشان بڕیارین کە ئۆکەی یان نەخێر ئەمانەمانەوەی هەیە زۆر باشە زۆر بێگومان هەڵسەنگاندمان هەیە زۆر باش کاکێریش چۆن دەتوانرێت ئەم فۆرمە لە ئۆرکسترای کوردی ببرێتە دەرەوەی سنوورەکانی کوردستان هەڵبەتە ئەم گروپە باس بکەین طبعاً گروپ ڕۆیشتۆتە دەرەوە زۆر لە گروپ هاتمان ڕۆشتۆتە دەرەوەکو ئۆرکسترا ئاگادارم بەڵێ تۆ پێویستە یەکەم شت ئایا فێستیڤاڵەکانە یان نمایشێکی تایبەتیە ئامادەکردنی بۆ بکرێ پێشوەخت لە چه وڵاتێک تۆ دەوێت نمایشەکە بکەی ئامادەکردنی بۆ کردێ هەر لە ڕووی هۆڵەوە هەر ئەنجا ئەم کارانە خۆ وڵاتێکی بڵین وەکو ئەڵمان با بڵین زۆر زەحمەتە بێ داوەتی تۆ بکە بڵێ وەرە عەرزم بۆ بکە تۆ ئەبێ هەموو شتەکان لەسەر بودجێ خۆت و وینی خۆت لەوانەیە هەندێک هاوکاری بکرێ لەوێەوە هەندێک هاوکاری بکرێ بەڵام ئەی ئەم بودجەیە گروپینەوە لەکوێ بێنێ خۆی زمینە سازی ئەکرێ بەڵام پێویستی بە پاڵپشتێکی باشە بۆی تۆ بتانی مۆرکی خۆت ببیتە دەرەوە تۆ ئامادەسازی موزیکی ئەکەیت بەڵام پێویستی بۆ نمونە بە بێگومان پاڵپشتێکی دارایی باشە و لایەنی دەرەوە ئەتوانێت سەپۆرتت کا بۆ نمونە داوەت نامەت بۆ بکات ئەتوانێت سەپۆرتت کا ڕەنگە هۆڵێکت بۆ دابین کە ماکسیمەم لەوە زیاتر ناتوانێت بۆ نمونە بەڵام تۆ ئامادەسازیەکان چی ئەگەر ئەتەوێ مۆرک و ڕەسەنایەتی خۆت ئاشناکەی بە جیهان پێویستە قوربانی بیت بەڵێ هەر یەکەم لەحزەی کارەکە تۆ کە تۆ بڕیارە دەی وەرگرتنی ڤیزە کارێکی ئاسان نییە بۆ ئەم باباوی وان نابنێن بۆ ئەم هەموو پێشمەرگەی کە مامۆساوەلید و هاوڕێیان هێنانێتە سەر ئەم هەر جێشێکە کاکە جێشێک لەم کاتە دژوارەیە بەڵێ چۆن دەنگمان بگەینین بە دەرەوە هەڵبەتە ئەمە پەیوەستە بە پەیوەندیەوە ئەنی من ماوەی 10 ساڵ ئەندامی دامەزرێنەری ئۆرکسترای گەنجانی عێراقەوە ئەمانە هەمووی بە پەیوەندی ئەکرێت وەکو نوێنەری کوردستان و وەکو نوێنەری وەکو کوردێک زیاتر لە چەندین وڵاتی ئەوروپیمان کە نمایشەمان کردووە ئەمە پەیوەستە بە پەیوەندیەوە کە تۆ تاکو چەند پەیوەندیت هەیە لەگەڵ جیهانی دەرەوە چەند بە ئاگای لەگەڵ موزیسیانەکانی دەرەوە چەند بە ئاگای لە موزیکی دەرەوە و لە فستیڤاڵەکانی دەرەوە و لە نمایشەکانی دەرەوە ئەمە واکە بەڵام ئەگەر تۆ بڕیاری ئەوە بی کە فۆرمێکی موزیکی کوردی ببیتە دەرەوە ئەبێت لە ئاستێکی شایستەیە بێت هەموو کەسێک ئەتوانێت بچێتە دەرەوە نمایشکات بەڵام ئەگەر تۆ بتوێ واجهی کوردستان و سلەیمانی بیت بتوێن نوێنەرایەتی وڵاتێکی وەکو کوردستان و بابڵین کوردستان باشووری کوردستان و سلەیمانی بکەیت پێویستە لە ئاستێکی شایستەیە بیت پاشان بچی لێ نمایشکەیت لە بەروی لێی ژۆگر موزیسیانی ئاستی باڵا هەیە بەس کاریش کراوە بەڵام بێجگە لە گروپانی کە چوونەتە دەرەوانێ کاریش کراوە مەسەرەن هاوڕێمان دلێر حسێن کارەکەی کە نووسیوە ئۆرکستێکی ئەڵمان ژەندوێتی کارەکە مامۆسا عەبدوڵڵا کاری نووسیوە
ئۆرکستێکی ئەوروپی ژەنیوێتی کارەکە مامۆستا نەجات ئەمین ئۆرکستێکی ئەوروپی من بۆ خۆم ئێستا کارمان نووسیوە بڵین لە ستۆدیۆیەکی ئەوروپیە ژەنینەکان کراوە کاری کاک عەدنان کەریم لەگەڵ کاکە کارزانە کراوە بەڵام ژەنیارەکان کورد نەبوون ئێستا کاتیەوە هاتووە ژەنیارەکان هەمووی خۆماڵی بێ هەبێ وابێ پێویستەکە ئەم گەنجانە بەڕێی من پێویستەکە ئەم گەنجانە کە ئەزمموی دەرەوەی وڵات ببینن پێویستەکە ئەم گەنجانە ستیجی نوێ ببینن جگە لە کوردستان ئەگەر دەوروبەری کوردستانیش بێت واتە شەرت نییە بۆ ئەوروپا بێت بەڵام پێویستە ئەزمموی نوێی ستیج تاقیکەنەوە ئێمە ئەوەی کە هەمانە بۆ منە لە سلێمانی تەلاری هونەرمان هەیە هۆڵی ڕۆشنبیریمان هەیە ئەگەر باسی هەولێرکەین ئەگەر باسی کەرکوب بکەین ئەگەر باسی هەڵەبجەکەین هۆڵەکانمان لۆکاڵین جوانن ئاستێکی باشەیە بەڵام لە چاو بۆ نمونە هۆڵی بیتۆڤن لە بۆن یان فول هارمۆنی لندن یان فول هارمۆنی بەرلین یانەوانی نەمسە کواڵەتیان زۆری فەرقا پێویستە ئەم گەنجانە های کواڵەتیش ببینین لە ستەیجە زەرورە بۆچی لەبەروی ئەویش ئەبێتە هۆکاری ئەوی کە دەست پێشخەر بێ ئاستی خۆی بگۆڕێت بۆی ئەزمموی نوێ بکات. ئۆرکسترانی گەنجانی نەوا چۆن دەبینیت؟ من بەڕاستی داهاتوێکی زۆر گەشت بینم بەم ڕۆحێتەی کە بینیم بۆ یەکەم جارکە نمایشیان نەبینم داهاتوێکی زۆر گەشت ئەبینم بەڕاستی ئۆرکستراینەوە داهاتووی بێدەنگی کرد بە هەست لەم هۆڵەدا دڵەکانی لە یەکتر نزیک کردەوە دوێنێت هێندەی نازانم ئەوەندە خۆش بوو نازانم کاتی نمایشەکە چەند بوو ساعت و دەدەقا ئێمە لە دوای ساعت و دەدەقەوانێ نزیکەی 2 ساعتیش ماینەوە لە ینی مانەوەکەمان زیاتر بوو لە عەرزەکە ئەوەندە دڵەکانی لە یەکتری نزیک بووەوە هەر ئەمبینی هەر زەلام و باوەشەکە بە یەکتریا و پیرۆزبایی لە یەکتریەکە ئەوە جێی دڵخۆشکردیە بەڕاستی من بە مامۆستاشم و لە دەرەوانێ وتم من لەم دەقەیوانێ حسێبم کە بە ئیداریم حسێبەکەی بە یەکێک کە بێم هاوکار بستانتان بۆ دابنێم بە چی حسێبمەکەی من لە خزمەتی ئێوەیەمە ئێوە ئازیزی ئێمە ئێوە مامۆستای ئێمە ئێوە ڕێپێشاندەری ئێمە و ئێمە لەسەر ڕێچکەی ئێوە ڕەنگە تەواوکەری ڕێچکەی ئێوە بین بەڵام بە ئامۆژگاری ئێوە ئێمە تەنها ویستومانە لە سلەیمانیەوە خزمەتێکی جوانی کوردستان بکەین ئەوە ئامانجمانە من پێشنیارەکەم لێستەوە هۆڵ بن ئەم کارە ببرێتە پایتەختی عێراق جارێکە با نەفڕین بۆ سوید و بە عەرەب بزانێت کە ئیمکانێتی لاوی کورچیە بە تایبەت ئەم شارە هەر کاتی خۆشی کاگەێرش لە ئۆرکسترای گەنجانی عێراقوا بوو بۆ نمونە پێک هاتە بوو لە 4 شاری کوردستانەوە 38 کەس بەشداریە کرد لە باقی شارەکانی عێراقەوە 18 کەس وەرەگیرە ئەمە خۆی بۆ خۆی دەرخەر بوو کە یەکێک لە مایسترۆ جیهانیەکانم قسەی کرد لە فول هارمۆنی لندن وتی ئەمە خۆی بۆ خۆی دەرخەرە کە هەرێمێک قەتیز دراوە لە چوارچێوەی 4 وڵاتە هەرێمێک قەتیز دراوە لە چوارچێوەی 4 وڵاتە لە فول هارمۆنی بەرلین ئەم قسەی بە ئێمەوت وتی کە ئەو کاتە 5 ملیۆن و شتێک بوو سەر ژمێری کوردستان بەراورد بە وڵاتێکی وەکو عێراق وتی هونەرمەندی دیارە کە میلەتێکی بەهرەمەند و دەستڕەنگینن وتی ئەمە دەرخەرە بۆ ئێمە
کە ئێوە شایانی زۆرشتی جوانن. هیوای سەرکەوتنتان بۆ خوازم سوپاس بۆ ئەو کارە ناوازەی کە پێشکەشتان کردین سپاس بۆ بەردەوامیدان هیوای ئەوە خوازم هەمیشە و هەمیشە لە سەر ستەیجەکانی کوردستان و دەرەوەی کوردستانیش هەبن. زۆر سپاسانە. سپاس بۆ کورسات سپاس بۆ تۆ سپاس بۆ ئارتۆگرافی. زۆر سپاس. سپاسانەکەین. بەرنامەم هەفتەیەم کۆتایی هات خواتان لەگەڵ.